باشە دکتۆر دەکرێت هەموو نەخۆشکەوتنێکی دڵ نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت یاخود نەشتەرگەری تەنها بۆ حاڵەتێکی لە ناکاوە. هەر کاتێک نەشتەرگەری هاتە ناو بابەتەکە بزانە نەخۆشەکە پێویستی پێ یاخود وەزعی شڕە چونکە دڵ وەکو لاقێشانێک نییە بەڕاستی وەکو دەستێشانێک نییە لە ناکاو دڵەکە ڕادەوەستی لە ناکاو جەڵتەکە دروست دەبی و نسبەی وەفیاتی دڵ لە هەموو دنیاە ینی ساڵانە 18 ملیۆن کەس بە دڵ دەمری ساڵانە لە هەموو دنیا لە هەموو کوڕی ئەرزی زۆرترین نسبەیە کە لە مەسەرەن بە نەخۆشی شێرپەنجە نسبەکەی لەوی کەمترە بە حادیسی سیارەی لەوی کەمترە بە نەخۆشی سیپەلاک بە ئەوانەی ئەو منداڵانەی کە لە دایک دەبن و دەمرن نسبەکە زۆر کەمترە ئی دڵ بەداخەوە لە سەرەوەیە بۆیە هەر کاتێک نەخۆشێک پێویستی بە نەشتەرگەری بی دەبی بکرێ بۆ ئەوەی ڕێژەی وەفات و ڕێژەی ماکەکانی نەخۆشەکە کەم بکرێتەوە. ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دڵ بووە یاخود هەر یەکێک لە نەخۆشیەکانی دڵی هەیە بە وەرگرتنی چارەسەر بە بەکارهێنانی دەرمان دەکرێت ژیانی ئاسایی ببێتەوە و چارەسەر وەربگرێتن. ئەکیت ڕۆژانە ئەو شتانە لە زۆربەی خستخانەکان لە سنتەری دڵ لە کلینیکە تایبەتەکان ئەو نەخۆشانە دەبینن کە پێش ئەوەی بێن وەزیان زۆر خراپ بووە بە جۆرە تایبەتەکانی نەخۆشی دڵ بەز الحەمدولله ئێستا لە سائیلات 3 مانگ 4 مانگ جارێک دێنەوە و وەزیان زۆر باشە و هەندێکیان ڕاضیش دەکەن و تۆپانش دەکەن. باشە دکتۆر لەنێو ئێمەدا زۆر باوەکە هەر کەسێک قیچەک تەنگە نەفەس بێ یعنی هەندێک دڵی ژام بکات سینگی ژام کە یەکسەر دەچی ئیکۆ ئەنجام دەدات تەختێتی دڵی دەکاتن. ئەو لە چ کاتێکدا پێویستە بکرێ و کەی پێویستە دکتۆر لە بۆ نەخۆش بنووسێکە ئەو تەختیتە بکاتن. بە گوێرەی ڕێنمایی کۆمەڵی نەخۆشەکانی دڵی ئەوروپا پێویستە هەموو تاکێک نەخۆش بی نەخۆش نەبی تەنگە نەفەس بی تەنگە نەفەس نەبی ساڵێ جارێک پشکنینی ئیکۆی دڵ تەختێتی دڵ لەگەر پشکنینی خوێنەکان بە تایبەتی چاوریەکان و 3 مانگی شەکرە ئەنجامدا بۆ ئەوەی ئامادەبی ئەگەر هەر نەخۆشەکەوی زووتر چا بکرێت و ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە لە ئایلەی پێویستە زووتر واتە 6 مانگ جارێک ئەو پشکنی ئەنجام بدەن.